لا هەرکوێکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەمڕۆ لە مەسقەت لە عمان ئەمریکیەکان و ئێرانیەکان دانوستانی ناڕاستە و خۆیان کرد دوو ژووریان بۆ دیاری کرابوو شاندی هەر دولارێکی لە ژوورێک بوون وەزیری دەرەوەی عمان لەو نێوەندەیە پامیە گواستەوە بە قسەی ئێرانیەکان بێت 4 پامی دیاریکرا و لەلایەن هەردوولاوە ئاڵوگۆڕی پێکراوە دواتر کە تەواو بوون هاتوونەتە دەرەوە بە دڵنیایی وەڵێ هەندێک کەمێک هەردووشان یەکتریان بەڕاستە و خۆ بینیوە بەڵام لە سەلام و کەلام و چاک و چۆنی زیاتر پێ ناچێت کە وترابێەوەی ئەوەی شاندێرا بە دیاریکراوی عێراقچی ئەیڵێ و دواتر بە ئێرانیەکان زووتر قسەیان کرد لەباری دانوستانەکە و ڕاستیەکەی زۆر هەوڵیانەیە تەکید لەوە بکەنەوە دانوستانەکان ناڕاستە و خۆیە و گوتیشیان ئەرێنی بووە و پێدەچێت شەمەی داهاتوو کۆبوونی 2 میلیۆن هەردوولا بکرێ بەڵام کەمێک لەمە پێش کۆشکی سپیش ئەمریکاش قسەی کرد ڕاستیەکەی ئەوانیش هەر ئەڵێن کۆبوونەوەکان هەم ئەرێنی بوون هەم با بڵێن بنیات نەربوون عێراقیش تقریبان شتێکی لەو بابەتەی عێراقچی مەبەستم لەو بابەتەی گوتووە بەرحاڵ ئەم دانوستانە ناڕاست و خۆیانە دوای ئەوە دێت تەنها 2 مانگ لەمە پێش ئەلی خامنەئی گوتی دانوستانکردن گفتوگۆکردن لەگەڵ حکوومەتی ئەمریکا بە تایبەت ئەمەی ترەمپ کار خۆی ڕێکەوتنی ئەتۆمی پێشووی دڕان کارێکی باش نییە بە دیاریکراوی هەندێک ئەوتی نائەقڵانیە دانایانە و شەرفمەندانەش نییە بەڵام ئەبێت چی گۆڕابێ ڕاستیەکەی وای لە خامنەئی وای لە ئێران کردووە بێن گفتوگۆی ناڕاستە خۆ لەگەڵ ئەمریکیەکانە بکەن هیچ پەیوەندیەکی بە ئەو نامەیەوە هەیە کە دۆناڵد ترەمپ ناردی سەرباری ئەوەی کە هەندێک با بڵێن بە نەرمونیانی سەرەتای نامەکەی دەست پێ کرد بەڵام دوایی هەڕەشەی جدی لەبارەی ئەگەری ڕێک نەکەوتنەوەتیا بوویان ڕاستیەکەی دۆخێکی زۆر ئاساییە وڵاتێکی دیاریکراوە بۆ بەرگریکردن لە بەرژەوەندیەکانی خۆی لە کاتێکی دیاریکراوە پێی وابێ گفتوگۆکردن لەگەڵ ئەمریکا باش نیە ئێستا پێی وابێ هەندێک ئاماژەی ئەرێنی لە ئەمریکاوە لە دۆناڵد ترەمپەوە هاتوون بۆ ئەگەری ڕێکەوتن بابی قۆزینەوە چ ئایبەیەکی تایە بەرحاڵ دیارە ئەمڕۆ زۆر گشتی بوون قسەکان چونکە تازە بە تازە باز لەوە کرێ ئەکرێ لە کۆبوونەوەی داهاتوە وردەوردە لەسەر چوارچێوەیەکی دیاریکرا و بناغەیەکی دیاریکراوی گفتوگۆکان ڕێک بکەون بەڵام ئەمە بەو مانایەت دێ هێشتان هەردوولایەن ڕێک نەکەوتون لەبارەی ئەوەی کە گفتوگۆ لەبارەی چیەوە ئەکرێوە چی لە گفتوگۆکان ئیتر دەرکراون من با بڵێن هەموو ئەمانە لەگەڵ 2 میوانە گفتوگۆکەم دکتۆر ئارش ساڵح لێکۆڵەری سیاسی بەڕێزیان لە واشنگتنی ئەمریکاوە لەگەڵمانن کاروو خۆشناو سەرۆکی ئینستیتیوتی توێژینەوەی ئەمریکی کوردی لە هەولێرەوە میوانی زوومی ئێمە کاروخ دکتۆر ئارش سڵاوتان لێبێ وادارم زۆر باش بن بەخێر بێن بۆ زووم عێراقچی و چاوی من دکتۆر ئارش لە ئێوە دەست پێ یەکەم وەڵا لە ئەمریکاوە عێراقچی وەزیری دەرەوی ئێران کۆشکی سپیش ڕاستیەکەی ئەڵێن گفتوگۆکان ئەرێنی بوونەوەی ئەمڕۆوە بنیات نەریش بوون ئەوەش هەڵدەگرێ ئەوەی عێراقچی وایوت ئەڵێ ئەوە هەڵدەگرێ بناغەی بەردەوامیدانی لەسەردا بنرێ بەردەوامیدانی ئەم گفتوگۆیانە ئەکرێ بڵێن ئیتر قۆناغی تاقیکردنەوەی نیەت ئەوەی لە عەرەبیا پێڵێن جەست نەبڵ ئیتر تەواو بەجێهێڵرا بە باوەڕی من لە زمانی دیپلۆماسیا کاتێکە ئەوترێ بنیات نەربوون بەواتایەکە هەردووکیان لەسەرەوە ڕێکەوتون کە بەردەوام بن وە پێکەوە قسە بکەن ئەوە بەواتایەک نییە کە لەسەر ماهیەت یا چیەتی بابەتەکان لەگەڵ یەک ڕێکەوت بێتن بەڵام بەس پیشانیان داوە کە ئامادەن کە پێکەوە قسە بکەن و دەستپێکی وتیوێژەکان دەست پێ بکرێت بە شێوازێکی ڕاستە و خۆ لەبەرەوەی ئێران لەبەر ئەو شێوازی کە پێشتر هەڵی بژارد بوو کە ئەیوتەوە شەرفمەندانە نییە و زانایانە نییە کە بچینە ناو وتیوێژێکی ڕاستە و خۆ بۆیە پێویستی بۆ بوو کە ئەو فازی ئێستاە تێپەڕێت و هەروەها پێویستیان بەوەیە کە ئەوەی کە لە ئینگلیزیە پێ دەڵێن بلیم گەیم یعنی ئەگەر مەبەستەوە بێت کە سەرکەوتنێک ڕێک نەکەوێت نێتە ئاراوە لەو ڕێکەوتنانە بتوان هەر کام لەو لایەنانە بتوان بەسەر ئەوی تردا بیشکێنەوە بڵێن خەتاوی تر بوو
بۆیە بە باوەڕی منم دەستپێکە جارێ هیچ واتایەکی نییەوە بێ جارێ ڕاوەستین. باشە بەس دکتۆر کار و ڕاستیەکەی کاتێک ئەڵەی تەنها پەیوەندی بەوە هەیە هەردوو لا ڕێکەوتون لەسەر ئەوەی دکتۆر ئاڕژمە بەستم بمبورە کاتێکە ئێوە ئەڵێن تەنها پەیوەندی بەوە هەیە ئەرێنی بوونەکە و بنیات نەرەکەش پەیوەندی بەوە هەیە کە تەنها بەردەوام بێ گفتوگۆکان ئەگەر وا بێت پێویستە کات 4 پەیامی دیاریکرا و لەم بۆ ئەوە لەویش بۆ ئەم بگوازرێتەوە وا دیارە هەندێک قسەی دیکەش کراوە. من پێم وانییە کە هەندێک قسەی جەوهری کرابێت لەو مەسلەیەدا تا ئەو کاتێکەوان نتوان ڕوبڕوودا بنیشن و پێکەوە قسە بکەنەوە تا ئەو کاتێککە ئەو سیستەمی پێیان هێنان و پێیان بردنە ناتوێتە ئاراوە لەوە ناچێکە ئیمکانیەوە هەبێت کە قسەی جەوهری بکرێت لەو پەیوەندیدا ئەوەی کە هاتوچۆی پێکراوە بەس زمانی دیپلۆماتیکێک بووە بۆ ئەوەی کە هەردوو لایەنەکە پێداگری لەسەرەوە بکەن کە ئامادن کە بەردەوام بن لە گفتوگۆ و لە گفتوگۆیەکی ڕاستەوە خۆواتە یەکەم ڕازی بن بەوەی کە گفتوگۆ بکەن و دوو هەم پێک هااتێ گفتوگۆکە لەسەری ڕێکەوتون کە بێ پێک هااتەیەکی ڕاستە و خۆ بێت. باشە وڵات دواتر بە دڵنیاییەوە بەردەوامە بن لەگەڵتا و باسی بناغی ئەوەی کە بکرێ گفتوگوێکی دیاریکراو لە بینی هەردوو لایە بێتە سەرپێ ئەکرێت چی بن بناغەیەکی یان چوارچیەوە گشتیەکە ئەکرێت چی بێ بەڵام کاروخ تۆ پێم بڵێ کاردانەوەکانی ئەم ڕۆدبینی قسەی ئەم ڕۆدبینی عێراقچی ئەڵێ هەردوو لا ڕێکەوتنیانەوێ نەک تەنها دانوستان ئەمە ئەگەری ڕێکەوتن لە بینی ئێران و ئەمریکا زیاترەکە یان نا؟ بڵێ کاکڕنج دیارە ئەم گفتوگویانەی کە ئێستا لە ئارادان ئەمە دەرەنجامی ئەو فشارەیەکەوە ترۆمپ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕێگای نامەیەکەوە لە ئێرانی کردووە و ترۆمپ سیاسەتێک بەکاردێنێ کە پێی دەڵێن سیاست العصا والجزرة ینی سیاسەتی گۆپاڵ یاخود چەلاک لەگەڵ گوێزەر کە مەبەستی ئەوەیە دوو ترۆمپ بەشێوکی ڕاشکا و دەڵێتە ئێران دوو بژاردت لە بەردەما یاخود ئەوە تەیە تۆ لەگەڵمان پێک دێ و دەستبەرداری چەکی ئەتۆمی دەبی و ئەمە هێڵی سوورە و ئەمە بە هیچ شێوەیە قبولکراو نییە چونکە مەترسی دروستەکە لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا و بە تایبەت ئاسایشی ئیسرائیل لەلایەکی تریش بڵین ئەگەر ئێران وڵاتێکی جوانە و ئێمە دەمانەوێ بە یەکەوە بگەینە ڕێکەوتنێک بۆی هەردوو لا براوە بن ئەوەی کە پێی دەڵێن وین وین گەیم یعنی یاریەک بێ کە هەردوو لا تێدا براوە بن و خامنەئی و بڵین کۆماری ئیسلامی ئێرانیش ئەزانێکەوە ترۆمپ گاڵتەی لەگەڵ ناکرێ و دەزانێت کە ترۆمپ بوو کە بڕیاری کوشتنی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیسیدا و ترۆمپ بەڕاستی کەسێکە کە بە شێوەیەکی ڕاشکا و ڕای خۆی دەرەبڕێ بۆیە ئەمەی کە ئەمڕۆ نێردەی تایبەتی ترۆمپ بیتکۆف لەگەڵ عێراقچی دەستپێکێکی پێم وایە ئەرێنی و ئیجابیە و دیارە ئەم لێدوانی هەردوو لایەن کە ئەمڕۆ چەند خولەکێک پێشێستا بڵین هەم وەزارەتی دەرەوە و هەمیش ئەمریکا و هەمیش عێراقچیش پێشتر ڕایگەاند کە ئەوان ڕێککەوتون لەسەروی کە درێژە بە گفتوگۆکان بدەن مانای وایەکەوە ئێران هاتۆتە پێش مانای وایە کە ئێران بەڕاستی لەم هەڕەشە ڕاستە و خۆی ترۆمپ لە ڕێگای ئەمنامەوە تێگەیشتووە دەزانێت ترۆمپ لەگەڵ بەهاندانی نەتنیاهۆ کە ڕۆژی دووشەمەی ڕابردوو لە واشنگتن بوو ئامادەن و نەخشە ڕێگایەکیان هەیە بۆ ئەوەی کە ئەگەر ئێران نێتە وەکو دەڵێ ئەگەر نێتە سەر ڕێ ئەوە بە دڵنیاییەوە ترۆمپ و نەتنیاهۆ پلانێکی سڕ و پڕیانداناوە بۆی کەوە بنکە ئەتۆمیەکانی ئێران بە تەواوی بڵین بڕوخێنن و ئێران لە پەلوپۆ بخەن و گورزێکی کەمر شکێنی لێ بدەن بەڵام ئێران ئەگەر بێت و وەکو ترۆمپ دەڵێ ئەگەر بێت و دەستبەرداری چەکی ئەتۆمی بێ و دەستبەرداری پەرەپێدانی موشکی بالستی بێ و ئەگەر بێت و بچێتەوە ناسوونەکانی خۆی ئەگەر بێت و ڕێز لە سەروەری وڵاتان بگرێ و پشتگیری ئەو گروپانە نەکا کە لە ناو دووکەوانە ئەمریکا لە ناو لیستی تیرۆری داناون وەکو بڵین حزب الله و حەماس و حەشدی شعبی و حتا حوسیەکانیش ئەوە بە دڵنیاییەوە بڵین دەرگای گفتوگۆ دەرگای دایلۆگ و گەیشتنە ڕێکەوتن لەگەڵ ئەمریکایە هەیە یعنی ئەمە ترۆمپ چەند جار وەکو هاندان بۆ ئێران ئەمەی ڕاگەاندووە بۆیە بە گشتی پێم وایە
يعني ئێمە لە بینی ینی هەردوو ئەگەرەکە کراوەیە هەم ئەگەری گەیشتنە ڕێککەوتن جاوەڵا هەم ئەگەری کاکارۆخ ئەوەی کە دواتر ئێران وردیەکەینەوە ناوێت زۆر بەسەر ئەو پرسانە وردەکەینەوە ئەگەرەکانی ڕێککەوتن چییە بێ و ئەگەر ڕێک نەکەون ڕاستیەکەی ئەگەرەکانی با بڵین ڕێک نەکەوتنیش دوای ڕێک نەکەوتن چیە بێ بەڵام یەکشتم پێ بڵێ خوێندنەوەی تۆ بۆ وشەی ئەرێنیەکە ئەوە هیچ بەڵام بنیاتنەریش ڕاستیەکەی هەندێک لە ئەرێنی سێکی تا حدێک با بڵین قورسترە بنیاتنەر بەومانە دێ ئیتر پێدەچێ هەندێک خاڵی دیاری کرا و پێگەیشتە بن لەبارەی ئەوەی قسە لەبارەی چیە کرێ وە قسە لەبارەی چی ناکرێ یان نەخێر جارێکە زووە لەو بارەوە شتێک بوترێ بەڵێ بنیادنەر بەلێکدانەوە بە شرۆڤەی من مانای وایەکەوە ئێران ئێستا هاتۆتە پێش و دەزانێتەوە هەڕەشەکانی ترامپ جددین و بۆیە ینی کە دەڵێ بنیادنەر مانای وایە کە ئەمریکاش دەیەوێت کە لە هەندێک ڕووەوە ئێران بڵێن ببێتە خاوەن وەکو دەڵێ دۆسیەکی ئاشتیانەی ئەتۆمی کە بۆ چالاکی مەدەنیەکان و بۆ بەرهێنانی وزە و بۆ هەندێک شت کە پیتاندنی یۆرانیۆم لە سنووری ڕێگا پێدراو بێ لە ڕووی نێودەوڵەتیەوە نەک ئەوەی کە ئێستا ئێران دەیکا هەر پرسیارە سەرچێکە کاکڕەنج ئەوەیە کە ئێران بۆچی دەیەوێت چەکی ئەتۆمی بەدەست بێنێ بۆ ئەوەی کەوا لەم ناوچەیە وەک چەکی ئەتۆم وەکو ڕەدا وەکو کارتێکی فشار بەکاربێنێ بۆ ئەوی لەناو هاوچەشە سیاسەکانی ئەم ناوچەیە بەردەوام بمێنێ و ئێران ببێتە هەر وەکو جاران وڵاتیکی زلهێزی ناوچەیی بێ و بتوانێ بڵین هەژمونی خۆی بەسەر ئەم ناوچەیە بهێڵێتەوە بەڵام ئەوە لە بەرژەوەندی ئەمریکا و لە بەرژەوەندی ئاسایشی ئیسرائیلیش نییە بۆیە بەگشتی پێم وایە بنیادنەر مانایەوەی کە ئێران گەیشتۆتە ئەو قەناعەتی کە ئەمە قبولکراو نییە و ئەمە هێڵی سوورە و دابەزیوە سەقفی بڵین داواکاریەکانی دابەزاندووە و دیارە ئامادە بووە کە بە هەندێک مەرج ئەو مەرجانەی کە بۆ نمونە ئێران نابێت چیتر لە ژێر ئابلوقەی ئابووری سەخت ئەوەی کە ترامپ وڵا دێنە سەری کاکار هەموو وردەکاریانە دێنە سەری بە دڵنیایی استراتیژێتێکی هەیە بە دڵنیاییەوە دێنە سەریوە وردیەکەی نەوانەوە پرسانە مەسلەی ئەتۆ مەسلەی قدرەتی سەربازی توانای سەربازی دەست وەردانەکان هەر هەمیشیەکەینەوە بەڵام دکتۆر ئارێش هەر وەزیری دەرەوە ئەڵێ ئەگەر وەزیر دەرەوەی ئێران مەبەستمە ئەڵێ ئەگەر بتوانین لە کۆبوونەوەی داهاتووە بناغەیەکی دیاریکراو بۆ گفتوگۆکاندا بنێین ئەو کات پێ دەچێ شەقاوێکی گەورە هەنگاوێکی گەورەمان بڕی بێ و گفتوگۆی ڕاستەقینە دەست پێ بکەین تۆ پێم بڵێ ئەستا پێ دوتم کە پێ ناچێ بناغەیەکی دیاریکراو هەبێەوە تەنها پەیوەندی بۆ هەیە ڕێککەوتون لەسەروی بەردەوام بن بەڵام بناغەیەکی دیاریکراو بۆ گفتوگۆی نێوان هەردوو لاکرێت چی بێ لای ئێران چی بێ لای ئەمریکا چی بێ و گفتوگۆی حەقیقی ڕاستەقینە چ کاتێ دەست پێەکە ئەزانین بە باوەڕی من ئەمەی ترامپ سەرۆک ترامپ کە ئەو هەڕەشانی دەست پێ کرد و نامەکەی نرد دواتر دەری خست کە هەڕەشەکانی بە هاوکاری لەگەڵ ئیسرائیل ئەو هەڕەشان هەڕەشەی کردەبڵن یعنی credible threat یان پێڵێن لێرە یانێ هەڕەشەی جێی متمانن جێی باوەڕن و بۆیە بۆ ئێران و بۆ کۆمەلگای نێودەوڵەتی بەتایبەت گەر چاوتان لێکرد بێ هەڵسوکەوتی ئوروپایەکان بۆ وێنە فەڕەنسەویەکان ئەوە بوو کە بەدڵنیاییەوە گەر ئێران ئامادە نەبێت هێرش دەکرێتە سەر ئێران بۆیە ئێران لە سۆنگەی ئێرانەوە گەر چاو لەو بابەتە بکەیەوە یەکە بەرحاڵ هەڕەشیەک هەیە و ئێستا تۆپەکە لە زەوی ئێمەیە بێ یاریەک بکەین ئەگەر بێت و ئێمە ئەو تۆپە لە زەوی خۆمان بهێڵینەوە یاریەک نەکەین و ڕێگە بدەین کە بڵین نایمە بە هیچ شێوازێک قایل بە وتوێژنین ئەوە ڕەوایی نێودەوڵەتیش سازبێ بۆ ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیل ئەو هێرشە بکەنە سەر ئێران و هێرشەکە ئەکرێت و زەبری زۆر تند لە ئێران دەدرێت و بەو شێوازە ڕەوایی نێودەوڵەتیشیە بێت بەڵام ئەوان هات بەم کارە هاتوون کە یا تۆپەکە بخەنە ناو زەوی ئەمریکاوە جارێکی تر بەتایبەتە و کاتێک کە دوایەوەی کە ڕاگەیاندراکە بابا ئێمە ئەمانەوێ وتوێژ بکەین وەزیری پێشووی ئێران کە بەسلاح ئەتوانین بڵین تا ڕادیەکی زۆر ئەم وەزیرەی دەرەوەی ئێستا زۆر وەکو ئەوێ وەکو ئەو هەڵسوکەوتکار لە یەک شێوازیان هەیە کە بۆ بەرەو پێشبردن ببوورەوەی پێشووتر جەواد زەریف مەبەستمە نەکەوەی کە پێشوو بوو
لە تویتێکدا باسی لەوە کردکەوتی ئەوە ئێمە ئامادەین ئیتر ئێستا تۆپەکە لە زەوی ئەمریکایە کە بزانین چی دەکات. بۆیە بە باوەڕی من ئەو دانیشتنانە خۆی لەوە سەرچاوەگرێت کە ئێران یاری معقول و عاقلانەی ئێران ئەوە بوو کە بچێتە پێشەوە ئامادە بێت بۆ وتوێژ بۆ ئەوەی کە ئەگەر ئامریکا و ئیسرائیل بەڕاستی ڕشت بن لەسەر ئەوەی لە ئێران بدەن ئەو ڕەوایی نێودەوڵەتیان پێ نەبەخشێ لانی کەم وەلیا لانی کەم دوات بە درێنگتری بخات بە شێوازی دکتۆر وا تێ بگەم کە تاکتیکە لای ئێران نیەتی ڕێکەوتن نییە یان نەخێر نیەتی ڕێکەوتن هەیە بەڵام بە دەست و خەتە ئێرانیەکە یان بەو شێوەی کە ئەکرێ ئێران بۆ نمونە ئەوەی ناوی ناوە بەرژەوەندی نیشتیمانی خۆی و ئەمڕۆ زیاد لە جارێکیش لە میدیای ئێرانی و لە بەرپرسەکانیان باسکران ئەوە فەراهەم ببێ اینجا ئەتوانن ڕێک بکەون. بە باوەڕی من ئێرانیەکان زیاتر لەوەی کە ئێمە بیری لەکەینەوە لە ڕێکەوتنە ترسن لەبەر دوو هۆکار. یەکەمەوەی کە ئەگەر چاو لە تێۆریەکانی پەیوەندی نێودەوڵەتیەکان بکەین ئەوە لە ڕوانگەیەکی زانستیانەوە چاوی لێ بکەین ئەمە ئەگەر بێت و ئێران هەنگاوێک بچێتە دواوە بەو واتایەیە کە وڵاتێک وەکو وڵاتی ئێران ئەو زەرفیەتانەی کە لە کۆمەڵگەی نێودەوڵەتیدا هەیە لە دەستاوە هێدی لاواسترە بێت وە ئەگەریەوە هەیە کە هەنگاوەکانی تریژە بێ بچێتە دواوە. و هۆکاری دووهەمیژەوەیە کە چاو لێ بکەن بۆیە چارەنووسی گەر لیبی چاو لێ بکەن. لیبی ئەو کاتەی ئیتر دەستی کرد بە ڕووخان کە هەموو چەکە ناوەکیەکانی خۆی هەموو بەرنامە بەسلاح WMDەکانی هەمووی ڕادستی ڕۆژاوا کرد و دەستی کشان ینی ئامادە بوو کە ڕۆژاوا هەم بە هەموو شێوازێک دەست بکشێنە بەسەر هەموو ئەو بەرنامانی کە هەیەی و چاودێریان بکات و هەمووی دەستبەرداری بوو. بۆ ئەو کاتە تر دەستی کرد بە ڕووخان. بۆیە ئێرانیەکان ئەزانن کە ئەگەر بێت و کارێکی وا بکەن ئەگەری زۆرەکە تووشی ڕووخان ببن تووشی شڵەژان ببن لە ناوخۆ بەتایبەتەوەی کە ئەو بەدەنەیەی کە بەدەنەی ڕاستەقینەی پشتیوانیکەری دەسەڵاتە لە ئێران و ئێران لە ڕێگەی ئەوەوە خەریکە هێزی خۆیە سەپێنێ بەسەر خەڵکی ناوخۆیەوە بەسەر ناوچەکەدا ئەو بەدەنەیەکی ئایدۆلۆژیکە ئەگەر ئەو بەدەنە ئایدۆلۆژیکە ببینێ کە کۆماری ئیسلامی لە بەرامبەر ڕۆژاواوە کە دوژمنی ئایدۆلۆژیکی ئەوە کۆتا هاتووەوە تەسلیم بووە خۆی ئەو بەدەنێش ئەڕوخێەوە بێتە هۆیەوە کە ئەو ڕوخانی دکتۆر ئارش ئەمە لە دیوە ئێرانیەکە بەڵام بەڕاستی ئێران مامەڵە لەگەڵ کەسێکەکە ترەمپێکەکە بەڕوونی ئەڵێ من بەرنامەی ئەتۆمی ئێرانم ناوێ دەستگەیشتنی ئێرانم بە چەکی ئەتۆمی ناوێ لەم نێوەندە بە دڵنیاییەوە ئەبێت چوارچێوە گشتیەکەی یان بناغەکەی گفتوگۆکانیش یعنی لانی کەم ئەبێ پرسی ئەتۆمیتیابێ اینجا ئەکرێ ئەمریکا داوای کۆمەڵی پرسی دیکەش بکەوە ینی خاڵی یەکەم ئەمریکا بیەوێ مەسلەی بەرنامە ئەتۆمیەکەیەتی. ڕاستە بەڵام هەم ئەمریکا و هەم کۆماری ئیسلامی بە باشیە زانن کە لە بەرامبەر ئەوی تریانەوە لە ناوە کێشەیە ئەوەندە دەسەڵاتیان کراوە نییە. بۆ وێنە ئێرانیەکان ئەزانن کە ترامپ بە ئاسانی ئامادە نابێت بۆ دەستپێکردنی شەڕێک ئامادە نابێت بۆ دەستپێکردنی هێرشێک لە بەرەوەی ترامپ هەمیشە لە هەردوو دەورەکە بەو دروشمانە هاتۆتە سەرکار کە ئەڵێ ئێمە لە دژی شەڕین. بۆیە هەردوو لە تا ڕادیەکی زۆرتر ئامریکا کاتێکە دادەنیشن و توێژ دەکەن لە دوو ئاستا خەریکن و توێژەکەن ئاستێکیان بەرامبەر بە دەوڵەتە بیانیەکە ئەوەی کە لە بەرامبەریانەوە دانیشتووە و ئاستێکی تریشیان لە ناوخۆوە. بۆ ئێنە ترامپ ناتوانێت بگات بە ئاکامێت کە بەدەنەی ئەویش ئەوانەی کە دەنگیان پێداوە ئەوانەی کە ناڕازی بوون لە شەڕ لەم ماوانەی چەند دەی ڕابردووە کە ئەمریکا تووشی و شەڕانە بووە هاتموو دەنگیان بە ترامپدا و ئەوانە لە خۆی ناڕازی بکات. بۆیە ئەو توێژانە لە دوو ئاستان و ئەو هەردوو لازانن کە ئاپشنەکانیان لە بەرامبەر یەک زۆر سنووردارن. بۆیە بۆ کۆماری ئیسلامی ئەوەیەکە من یاریەک بکەم کە ڕەوایی یا بیانووی کەمتر بدەم بەدەستەوە بۆ ئەوەی کە ئەمریکا هێرشەکەی بکات و ڕەشەکەی بباتە پێشەوە. بۆ دۆناڵد ترامپیژەوەیە کە من ئەگەر بتوانم لە ڕێگەی گوشار و لە ڕێگەی هەڕەشەی جێی متمانە و هەڕەشەی معتەبەرەوە بتوانم لانی بەرامبەر ناچار بکەم کە لانی کەم بگەڕێتەوە بۆ ئەو سنوورانەی کە
بسلاح جاری پێشوو قبولی کردبوون لە ڕێکەوتن ناوەکیەکەی نێوان ئێران و ئەمریکا لە اینجا قسە ئەوەی ئەگەر ناچی ئەگەر نا مەسەلەن ئەوەی ئێستا ئەم کۆتایی قسەکەی بەڕێزت بە دڵنیایی و ئەگەر نەگەنە ئەوە چی دواتر دێمەوەلات کاک کار و خۆشنا وتت پرسیارەوەیە کە ئێران بەرنامە ئەتۆمیەکەی بۆ چییە وتت بۆ ئەوەیە کە لە هاوکێشە سیاسیەکانی ناوچەکەی ڕاستیەکەی بمێنێتەوە بەڕاستی ئەمڕۆ ترامپ بەڕوونی وتی من ئێرانێکی بەهێزمەوێ بەڵام بەبێت چەکی ئەتۆم و ئەم قسێ ڕوونە ویتکۆفیش بە هەمان شێوە یعنی زیاد لە جارێ وتوێتی پرسە سەرێکیەکە پرسی بەرنامەی ئەتۆمی ئێرانە اینجا پرسەکانی دیکەش پێم بڵێ ینی ئەگەر بە قسەکانی دکتۆر ئارش بێ ئێران جارێکە نەقسە لەبارەی گروپە چەکدارەکان و پرسەکانی دیکەوە ناکا و دەسوەردانی لە وڵاتان ناکە ئەسڵەن ئامادە نیە زۆر بە جددیش ینی وەکو تاکتیک دێ باسی بەرنامە ئەتۆمیەکەیەکە ئەمە بڕەکا بۆ ئێران سەرەگرێ بۆ ئێران ئەخوات پێم وانە ئەمە بۆ ئێران بخوات چونکە ترامپ ئەگەر بیرتان بێ لە 2010 دوای ساڵێک و تقریبان نیو لە دەست بەکاربوونی دوای دەرچوونی وەکو لە یەکەم خولی هەڵبژاردنەکانی 2016 لە 2017 لە 21 دەست بەکار بوو دوای نزیکەی ساڵێک و 5 مانگ لە 8 2010 بە تەواوی لە بەرنامە ئەتۆمیەکە هاتە دەرەوە و استراتیژیەتێکی بەرامبەر بە ئێران پیادە کرد کە پێی دەڵێن مەکسیمم پرێژە یان استراتیژیەتی ئەو پەڕی فشار کە ئێرانی خستە ژێر ئابڵوقەی قورسی ئابووری کە بەڕاستی ئێران تووشی حاڵەتێک بوو کە خۆتان دەزانن لە ڕووی ئابووریەوە ئێران ئێستا لەم ناوچەیە بڵێن عەرەب دەڵێن لا یحسد عەلەیه یعنی کەس حەسوودی پێ نابات چونکە هەم دراوەکەی زۆر دابەزیوە نرخ و بەهاکەی و هەمیش باردۆخی خەڵکی ئێرانی زۆر باردۆخێکی قورسە لە ڕووی ئابووریەوە بەگشتی ئێران ئێستا پێم وانە بتوانێت بۆکو تاکتیک یاری بەکات بکات چونکە ئەمە قبولکراونیە لەلایەن ترامپ و باسیشم کرد ترامپ بەڕاستی کەسێکە گاڵتەی لەگەڵ ناکرێت ترامپ کەسێکە کە بەڕون و ڕاشکە بە ئێرانی گوتووە ئێمە دوو خاڵمان لە ئێوە دەوێ یەکەمیان بڵین هێڵی سوورە دەستگەیشتن بە چەکی ئەتۆمی دووەمیان بستنەوە ناو سنوورەخانی خۆتان و پەرە بە بڵین هاوکاری ئەو لە نێو دووکەوانە ئەمریکا دەڵێت ڕێگا پێدراو نیە پەرە بە هاوکاری تیرۆر بدرێت لەم ناوچەیە چونکە بە دیدگای ترامپ وە ڕاشی گەیاندوو نەیشاردوتەوە کە ئێران دایکی تیرۆرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەم گروپانەی کەوە ئەمریکا بە تیرۆریستی ناساندون ئەمانە لەلایەن ئێرانەوە بەرشێژ ڕاستەوخۆ بڵێن پشگیری ئەکرێن و هاوکاری ئەکرێن لە ڕووی لۆجستی لە ڕووی تەقەمەنی لە ڕووی هەتە لە ڕووی ڕاهێنانیشەوە ئەمە قبولکراونیە ترامپ ئەمەی ڕاگەیاندووە کە ئێران دەبێ بچێتەوە ناوسنوورەکانی خۆی و هەروها پەرە نەدا بە موشکی بالستیک ئەم موشکانە هەندێکیان درێژ سنووریان بڵێن مەودایان دەگاتە 2000 کیلۆمەتر کە ئەمەش بۆ ئاسایشی ئیسرائیل جێگای مەترسیە بۆ بەژەوردەکانی ئەمریکاش لەم ناوچەیە جێگای مەترسیە بۆیە پێم وانی ئێران بتوانێت یاری بکات بکە و ئەگەر ئێستا تاوەکو مانگێکی تر تاوەکو ئەم مێژوەی کە 2018 ئەمریکا ڕێکەوتنامی ئەتۆمی هەڵۆشاندەوە تاکلایەنە و هاتە دەرەوە ئەوەی کە پێیان دەگوت 5 کۆیەک ئێستاش پێم وایە ترامپ چاوەڕی لەوانەیە مانگێک چاوەڕی ئێران بکە تاوەکو جددیەتی ئێرانی بۆ ڕوو نەبێتەوە ئەگەر نا پلانی بی هەیە ترامپ لەگەڵ نەتنیاهۆ پلانی بیکەش ئەوەی کە بەگەرمی باسەکرێ لە ئەوەی کە ماوەڕا ئەلکەوالیس لەژێر مێزەکان و لە پشتی پەردەکانەوە باسەکرێ ئەوەیەکەوە بەڕاستی بەرنمەیەکی چڕ و پڕدانراوە بۆ ئەوەیکەوە پلانی بی بخەنە گەڕ کۆ ترامپیش لە نامەکەی بەڕوونی بە دەسەڵاتداری ئێرانی گوتووە و نەیشاردۆتەوەکەوە ئێوە گەراشتی هەڵبژێرن فەرمانکارۆخ دێمە سەر ئەوە ڕاستیەکەی دێمە سەر ئەوە بەڵام تۆ سێ خاڵی دیاریکراوت باست کرد کە ئەمریکا بێگومان لە چوارچێ گفتوگۆکانە لە ئێرانی ئەوێت ئەمە وەکو داواکاریشی لێ هاتووە یعنی نەک ئەوەی بین گفتوگۆی لەسەر بکەوین و ڕێککەوین لەسەری مەسلەی ئەتۆمە مەسلەی با بڵێن قودرەتە سەربازیەکانە بە تایبەت مەسلەی موشک پێم وابێت درۆنیشی تایە ئەمە دووسێ دەسوەردانەکانی یارمەتیەکانی بۆ گروپە چەکدارەکانی ناوچەکە ئەوەی وتت ئەمریکا ناوی ناوەتی گۆر بەڕاستی ئەگەر ئەمە سەقفی داواکاریەکانیان ویستەکانی ئەمریکا بێ بۆ گفتوگۆ و لە بەرامبەریشا ئێران بیەوێ خەریکی سیاستکردن بێ
بە تاکتیک لە پرسەکان بڕوانێ هەم خۆشت هەم دکتۆر کاروخیش ئاماژیان بەوە دکتۆر ئارش ئاماژیان بەوەیە بەڕاستی ئەگەرێکی دیاریکرا و ئەبینرێ بۆ ئەوەی ئەمریکا و ئێران لەو چوارچێوەیە شەممەی داهاتوو تێر چوزانم لەسەر بناغێکی دیاریکراویان چوارچێوێکی گشتی گفتوگۆکان ڕێک بکەون یان نە. بەڵێ پێم وایە دەرگای ڕێکەوتن و دەرگای بڵێن گەیشتنە ئەنجامێک لە ڕێی گفتوگۆەوە کە سەڵتەنەی ئۆمان پێی هەڵساوە پێم وایە ئەگەرێکی بەهێزە چونکە هەندێک راپۆرت برز کراوەتەوە بۆ ئایەتوڵڵا عەلی خامنەئی بەوەی کەوە ئێران تەحملی زەربەیەکی سەربازی لەم شێوەیە ناکاکەوە ترەمپ بڵێن هەڕەشەی دەگەڵ نەتەنیاهۆی هەڕەشەی پێەکەن چونکە بارودۆخی ناوخۆیش لەبار نییە ئێران و بەنەتیجە ئەگەر بێت و ئەمریکاش لە مقابل لە بەرامبەردا نیازپاچی خۆی بسەلمێنێ و ئێران لەژێر ئەم ئابڵوقە قورسەی ئابوووریە دەربێنێ و ئەم استراتیژی ئەو پەڕی فشارە لابا لەسەر ئێران پێم وایە کە لەم نێوەندەدا ئێرانیش ینی قازانجەکە و ئەمریکاش قازانجەکە و دکتۆر ئارشیش ئاماژەی پێکرد کە بەڕاستی ترەمپ نایەوێ شەڕێک بکات چونکە خۆی وێنا دەکات بە پیاوی ئاشتی و چاوی لەوەیە نۆبڵی ئاشتی بباتەوە و دەیەوێتەوە بڵێن هەم شەڕی رووسیا و ئوکراینیا هەم ئەو ناکۆچەی کە هەیە لەم ناوچەیە بەگشتی چ لە بڵێن مۆزوعی ئەو لە دوای هەفتی ئۆکتۆبرەوە ئەم لێکەوتانە و شەڕی غەزە و دواتریش لەگەڵ ئێرانیشە دەیەوێت ئاگرەکە کپ کاتەوە ترەمپ خۆی ئیدعای ئەوە دەکات کە ئەو پیاوی ئاشتیە استراتیژیەتێکی هەیە کاکڕەن دەڵێ من ئاشتی دەسەپێنم لە ڕێگای هێزەوە ئەمە استراتیژی ترەمپە کە تاوەکو ئێستا ڕوون بۆتەوە بەڵام بەشێکی فەرمی هێشتا ترەمپ بە تەواوی ڕنگڕێژی سیاسەتی دەرەوەی بە شێوەیەکی بڵێن ڕاگەیەندرا و ڕانەگەیاندووە و ئەوەی کە ئێمە ڕاهاتوین بۆ نمونە لە بایدن دۆکترینی بایدن لە خولی خۆی لە 2000 لە سەرەتای دەست بەکاربوونی دواتر لە مانجیدا دوو راپۆرتی گەورەیان بڵاو کردەوە کە ئەوان بەم شێوەیە ڕنگڕێژی سیاسەتی دەرەوەکەن لەم 4 ساڵەیەدا بەڵام ترەمپ تا ئێستا ئەوەی نەکردووە ئەوەی کە هەیە پێم وایە کە ئێران لەبەر ئەوەی کە ترەمپ گاڵتەی لەگەڵ ناکرێ لەژێر فشاری ترەمپە لەژێر فشاری ئەم هەڕەشانی کە کردوونی بەڵێ ئەگەرێکی کراوەیە دەکرێت ئێران هەندێک تەنازولات بکە لە مقابلە داوای هەندێک زەماناتی شەکە بۆ ئەوەی کەوە ترەمپیش نیازپاچی پیشامدا و ئەبڵوقەی ئابووری لەسەر ئێرانە هەڵگرێ و ئێرانیش ئەم بڵێن ئەم شێوازەی کە بڵێن مامەڵە لەگەڵ پیتاندنی یۆرانیۆم بە مەبەستی ئاشتی بکات نەک بە مەبەستی دروستکردی سەچێتەوە. سوپاس دەکەم کاک کارۆخ. دکتۆر ئارێش ویتکۆڤ ئەڵێ ئەگەر ئێران هەڵوەشانەوەی بەرنامە ئەتۆمیەکەی ڕەت بکاتەوە دەیگێنم بە ترەمپ بزانین چۆن مامەڵاکە. جا تۆ پێم بڵێ بێ ڕێککەوتنی ئەتۆمی ئەنی ئەگەر ویستەکەی ترەمپ مەسلەی ڕێککەوتن بێ و خۆ دەرخستن بێ وەکو پیاوی ئاشتی بۆی نۆبڵی ئاشتی بباتەوە پێم بڵێ چۆن مامەڵاکە ئەگەر ڕێککەوتنێکی ئەتۆمی دیاریکراو لەگەڵ ئێرانە نەیەتە ئارا ئەمە یەک دوو هەر بەڕاستی بۆ ئێران یاریکردن بەویستی ترەمپ حەزی ترەمپ نەرجسیەتی ترەمپ بۆ گەیشتن بە نۆبڵی ئاشتی شمشێرێکی دووسەر نییە؟ بە باوەڕی من لە نەبوونی ڕێکەوتنێک ئەگەر بێت و ڕێکەوتنێک نێتە ئاراوە دۆخەکە بۆ ئێران زۆر دژوارترە بێتەوە جا ئەو کات ئیسرائیل دەستی وڵاترە بێت کۆمەلگای نێودەوڵەتی زیاتر لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکا بێت مەترسی ئێران زیاتر دێتە بەر چاوی هەموو دنیاوە اینجا ئەگەری لێدان ئێران لە ڕێگەی ئیسرائیل و ئەمریکاوە لە ڕێگەی ئەو فڕۆکانی کە بردویان ئەوێ زیاترە بێت. ئامریکا ترامپ و ئیسرائیل نیشانیان داوە ئەو هەڕەشانەی کە ئەیکەن هەڕەشەی معتەبەرن جێی متمانن و ئەو ئیمکاناتی کە پێویستە بۆ جێبەجێکردنیان هەمویانیان هێناوەتە ناوچەکە. جا ئەمە دەگەڕێتەوە بۆ لێکدانەوەی ئێران و هەڵسەنگاندنی ئەو زەرەرەی کە لەو لێدانە لی دەکەوێت. ئایا ئێران پێی وایە ئەتوانێت بەرگەی لێدانێکی وا بگرێت تێچووەکەی ئەوە بۆی کەمتر ئەبێت لە تێچووی ڕێککەوتنێک کە هەموو بەرنامە ناوکەکەی لە دەست بدات لەبەروی ڕێککەوتنێک کە بیەوێ ئیسرائیلیش ڕازی بکات ڕێککەوتنێک بێتە بێ زۆر بربڵاوتر بێت لەوەی پێشوو
بەڵام هاوکاتیش ئەتوانین بڵێن کە گەڕێتەوە بۆ محاسبات و لێکدانەوەکانی ئێران بە نسبەت عەزمی ئامریکاوە کە ئایا چەند ڕەشدن لەسەر ئەوەی لە ئێران بدەن و بۆیە بە باوەڕی من هەڵس و کەوتی ئێران لە داهاتوودا هەمووی دەگڕێتەوە بۆ ئەو لێکدانەوانەوە ئەو محاسباتانی کە هەیە تۆ پێم بڵێ دکتۆر ئارش پێچێ ئێران با بڵێن وڵاتێکی منطقیە ڕاستیەکەی و ئەزانێت چۆن سیاسەتەکە چۆنیژە چێتە ناو دانوستانەوە لەو نێوەندەیە بە هەڕەشەکانی دۆناڵد ترامپ و ئەوەی کە ڕاستیەکەی نزیکەکانی خامنەئیش پیان و وەکو کاکاروخ باسی کرد ئەگەر ڕێک نەکەوین ڕاستیەکەی پێدەچێت زیان بکەین لە زیانی ئێران بێ بەو منتیقە بیرەکاتەوە و ئەچێتە ناو گفتوگۆکان و ئەگەری ڕێککەوتنەوە یان بەو منتیقەی کە ڕاستیەکەی ترامپ مادەم خۆی ناوناوە پیاوی ئاشتی پێدەچێت تا کۆتایی بێ لەگەڵمانە و ویستی شەڕ هەڵگیرسانی نەبێ سەرباری دنەدانەکانی ئیسرائیل. من پێم وایە هەردوو ڕەهەندەکە کاریگەریان هەیە لەسەر ئەو محاسباتانەی کە ئێرانیەکانەکەن هەردوو لاکە ڕەهەند بە ئیسلاح کاریگەریانە بێت لەسەرەوەی کە چۆن ئێرانیەکان هەڵسوکەوتی داهاتووی ئەمریکا پێشبینیەکەن و بۆیە بەپێی ئەو پێشبینیەوەکو شەترەنجێک چاولەکەن کە بزانایە ئێستا ئەو حرەکەتی کە ئێستاوانەیانەوەی بیکەن چییە. هەم کۆمەلگای نێودەوڵەتی گرنگە بۆ ئێران لەم نێوەندەدا و هەمەوەی کە محاسباتی ئەمریکایەکان چی دەبێت و چۆن هەڵسوکەوتەکەن لە داهاتوودا. بەڵام بابەتێکی ترکە لێرە پێویستە ئاماژەی پێ بکەمەوەیە کە ئێران ئەگەر چی وەکو هەموو وڵاتانی دنیا ڕەهەندی عەقلانی زۆر لە ناویە ئەبینرێت عەقلانی مەبەستەوەیە کە زەرەر و تێچوو و فایدەکان لە بەرچاوەگرێت کاتێک دێتە سەر کۆمەلگای نێودەوڵەتی بەڵام هاوکات ڕەهەندێکی بەهێزی ئایدۆلۆژیکیشی هەیە و هەروەها لەگەڵ ڕێبەرێک ئێمە لە ئێراندا ڕوبڕووین کە ساڵاهایە لەوێ وەکو دیکتاتۆرێک هەڵسوکەوتەکات وە هەندێک سایکۆلۆژی ئەو ڕێبەرش کاریگەری زۆری لەسەر شێوازی هەڵسوکەوتی ئێرانە بێت. بۆیە هەموو ئەو فاکتەرانە کاریگەریانە بێت لەسەرەوەی کە ئێران چۆنە چێتە ئەو وتوێژانەوە چۆن بەردەوامیانەکات. بەڵام بە باوەڕی من مەسئلەی سەرەکی بۆ ئێران لە کاتی ئێستادا ئەوەیە کە بتوانێت ئەو مەسئلەیە بەردەوام کات تا ینی کات بکوژێت تا کاتێک کە بتوانێت بە ئیسلاح دۆخەکە گۆڕانێکی بەسەرا بێت. وڵی دکتۆر ئارێژانی ئەمە پرسیار بوو لای من ئەمویست ڕیتمی گفتوگۆکان بکەم بە بەشێک لە قسەکەم مادەم ئەمە دوێت بەڕاستی ئێران تەکتیکی سەبری استراتیژی بەکارێنێ لەگەڵ ئەمریکای لەم گفتوگویانەیە خۆ ئەگەر ئەمە بک بەڕاستی یعنی زیاد لە جارێ ئەمریکا جۆرێک لە پەلەپەلی پیشانداوە بۆ گەیشتن بەڕێکەوتن و پێم وابێ لە نامەکەی دۆناڵد ترامپ پیشاوەکو ئەکسیۆسوانە باسییان کرد سەر چاوەکانی هەواڵ دوو مانگی داناوە بەڕاستی دوو مانگیش بۆ ئەو تاکتیکی سەبری استراتیژی ئەوەی ئێران پێ ناچێ ماوەیەکی باش بێ لەو نێوەندەیە ریتمی گفتوگۆکان بەڕاستی لە بینی سەبری استراتیژی ئێران و پەلەپەلەکەی ئەمریکایە ئەوەی ترامپ پێدەچێ کامیان دیاری بکەن. من پێم وانیە سەبری استراتیژیکی لە بەرگرتی بێ لە بەرەوەی چوەتە ناو توێژەکانەوە خەریکە بەرەو پیاشەچێت ئەوەی کە هەیە بە باوەڕی من ئێران ئەوێ کات بکوژێت ڕاستە ترامپ دوو مانگی داناوە بەڵام ئەگەر ئێران چاو لە مەسلەکە دەکات و ئەبینێت کە ئەگەر بێت و هەندێک داشکان بکات لە شێوازی دیپلۆماسیەکە داوەش دیپلۆماسیەکە بە قووت بباتە پێشەوە ئەگەری هەیە کە ئەو دوو مانگە زیاتر بکرێت و ئەوەندە بەردەوام بێت تا لە ئەمریکایە نزیک ببنەوە بە هەڵبژاردننی بەسلاح دوو ساڵەکەی یان بەسلاح مترم کە پێڵێن مترم واتە هەڵبژاردننی نێوان دوو سەر کۆماریەکە ئەو کاتە هەڵبژاردننی سەنەت و کۆنگرێسە سەنەت و هاوس لە ئاوا حاڵەت یەکدا ئەمریکایەکان حرەکەتێک ناکەن کە زەربە لە هەڵبژاردنەکە بدات و چارنووسی هەڵبژاردنەکە بگۆڕێت وە ئەگەریش ئەبێت کە بەسلاح دموکراتەکان دەنگ بێننەوە لە ئاوا حاڵەتێکیشدا کە دموکراتەکان دەنگ بێننەوە لە کۆنگرەداوە کۆنگرە دوو دەنگی بێت دموکراتەکان لەوێ بەهێز بن لە ئاوا حاڵەتێکدا کاری ئێران سادەترە بێت بۆەوەی کە بەرەو بە شێوازی دیپلۆماسی هەر دیسان کاتەکە درێژ بکاتەوە تا ئەوەی دکتۆر ئارش
من و تۆ ئەوە ئەبینین ئەیزانین ئێرانی ژەیزانێ بەڵام بەڕاستی ترمپ و تیمەکەیشی ئەیزانن ئەوەی کە کات کوشتن بە گفتوگۆکانەوە پێ ناچێت لەسەر شخصیەتی ترمپ زۆر باش بکەوێ. ترمپ پێشتر ئەوەی رووسیا و ئۆکراین وتی 24 کاتژمێرەوە 24 هەفتەیە هیچی وای پێ نەکراوە پێدەچێت لە سەری بکەوێ ماوەیەکی ترەگەر ڕێکەوتنێکی دیاریکراوی ئۆکرانی رووسی نەبینین ئەمە ئێرانیشی بێتە سەر لەسەر ترمپێکەکەوێ کە بەڕاستی کەسێکی نەرجسیەوە حەز ناکە بەو شێوەیە وێنەی لە ناو جیهانە دەربکەوێ. ڕاستە بەڵام هەر بە گەڕانەوە بە ئاماژە بەو نمونەیە کە جەنابەت هێناتەوە ڕاستە ترامپ وە تیمەکەی تێگەن و ئەزانن و کاتدانن بۆی بەڵام هەر بە ئاماژە بەو نمونەیە کە باست لێوە کرد کە نمونەی ئۆکراینا ئەزانین کە لە ڕاستیدا ئەگەر چی ئەوان کاتدانێن بەڵام دەسەڵاتیان و ئیمکاناتیان و پۆتانسیلەکانیان زەرفیەتەکانیان بۆ ئەوەی کە ئەو هێڵانە بپارێزن ئەوەندە زۆر نییە و بۆیە ناچارن کە ئەوانیش گوێ بدەن بە هەندێک فاکتەری تر فاکتەری ناوخۆیی فاکتەری نێودەوڵەتی و بەرەو پێشی ببن. بە باوەڕی من ئێستا ئامریکا بێجگە لەو دوو ئاستەی دیپلۆماسی کە خریکەی کات درگایەکی تری دیپلۆماسیشی هەیە کە ئەویش ئیسرائیلیەکان ئەم مەسئلەیە بە پێش لەر شتێکەمە ڕوون بکەمەوە ئەم مەسئلەیە ئەوەندە کە بۆ ئیسرائیلیەکان حیاتیە بۆ ئەمریکا حیاتی نییە. جاوەڵات دێمە سەری دکتۆر ئارش ینی مەسلەی ئیسرائیل بە دیاریکراوی و بە تەنیا باسەکەین بەیەکەوە بە دڵنیاییەوە چونکە گرنگە بەڵام کاک کاروخ باسی ڕیتمی گفتوگۆکانمان لەگەڵ دکتۆر ئارشا کرد بەڕاستی تۆ پێم بڵێ چونکە ریتمی گفتوگۆکە پێدەچێ با بڵین بەشێک بێ لە تێگەشت نەگشتیەکە و دیاری بکە کە ئەم دوو وڵاتە ئێران ئەمریکا لەبارەی چیەوە چۆن مامەڵاکەن چۆن گفتوگۆکەن. تۆ پێم بڵێ گفتوگۆ و ریتمەکە ریتمی کاوبۆیەکی ئەمریکیە بێ بە سوار ئەسپێکەوە خواخوایەتی بگاتە شوێنی مەبەست یان نەخێر فەرشتنێکی ئێرانی وردە خەریکی با بڵێن بە هێواشی خەریکی چنینی فەرشە بێ کامیان بەسەر گفتوگۆکانە زاڵە بن کام ڕیتم؟ ئەوەی ئەمریکیەکە زاڵترە بێت چونکە ترامپ لەگەڵ کاتکوشتن نییە و ترامپ دەزانێتەوە بەڕاستی ئەو کاتێکی ئەو کاتێک کە ئێران پێویستی پێ بەوەی چەکی ئەتۆم بەدەستبێنێ کاتێکی کەمە یعنی ئێستا کەمی ماوە ئێران بگاتە ئەم بڵین ڕێژەیە کەەوە لە پیتاندنی یۆرانیۆم پێویستە بەوەی چەکی ئەتۆمی پێ دروست بکە. هەندێک دەڵێن ینی چەند هەفتەیەک یا چەند مانگێکی ماوە بۆیە ترامپیش ئەو حەقەتە دەزانێ و لەگەڵ نەتنیاهۆیە دووشەممە بە شێوێکی سڕ و پەر زۆر بە دوور و درێژی باسییان لەوە کردووەکەوە نابێت کاتی زیاتر لەوەی کە پێویستە بدرێتە ئێران چونکە ئێران کاتی زیاتر چەندە کار و ڕاستیەکەی حەزەکەم ئەوەم پێ بڵێ دیارە ترامپ لە نامەکەیە کاتێکی دیاریکرا و دوو مانگیەکەوەی ئەکسیۆز باسی کردکەمێک لەمە پێشی لەگەڵ دکتۆر ئارشا باسمان کرد ئەمە هەیە بەڵام تۆ پێم بڵێ کاتی زیاتر کەیە ئەمە یەک دوو ڕاستی ئەوەی کە لە چەند هەفتەیان چەند مانگی داهاتوو ئێران بگا بە چەکی ئەتۆم تا حدێک وەکو حەقیقەت وەکو ڕاستی باست کرد ئەمە وایە؟ بەڵێ هەندێک راپۆرت هەیە کەەوە باس لەوە دەکەن کە ئێران زۆر نزیک بۆتەوە لەم ڕێژەیە کەەوە لە پیتاندنی یۆرانیۆم پێویستە بۆەوەی کە چەکی ئەتۆمی پێبەرهەم و ئەمەش مەترسیی ڕاستە و خۆ ئەخاتە سەر ئاسایشی ئیسرائیل و سەر بەرژەوندەکانی ئەمریکا لەم ناوچەیە و بە شێوکی گشتی هاوپەیمانانی ئەمریکا لە وڵاتانی کەنداویش زۆر بە چڕی چاودێری دۆخەکە ئەکەن و ئەم دوو مانگە پێم وانییە ترامپ لەوە زیاتر پشی درێژ بێ. ترامپ لە دوو مانگ زیاتر مەجای ئێران نادا یاری بەکات بکە یاخود تاوکو تاکتیک ئەم دانوستانانە بەکار بێنێ و ئێرانیش بەڕاستی زیرەکە ئەزانێ کە ینی ئەگەر ئێران ئەزمونێکی دوور درێژی هەیە لە گفتوگۆکردن لە کۆبنەوەکانی پێنجکۆیەک هەتا لەگەڵ ئیدارەی بایدنیشە خۆتان نەزان کۆمەڵێک خول و یاخود کۆمەڵێک بڵین گەڕی دانوستان لە جنێڤ بەڕێوە چوو چەند گەڕێک بوون هیچ ینی ئێران زیاتر لە نزیکەی دەگەڕی دانوستان بەڕێوە چوون ئێران هەر بڵین کاتی کەسبەکە و کاتی تۆ پێم بڵێ کار و خۆشناو مادەم وایەوە ترامپی ژەما زانێ و ئەزانێ ئێرانیەکان چەند زیرەکن لە گفتوگۆکرا پێم بڵێ
بۆ ئەگەری ڕێککەوتن کە خیاری دڵخوازی یان بژاردەی دڵخوازی ڕاستیەکەی ترەمپە بە چ جۆرە ڕێککەوتنێک لەبارەی بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانەوە ئێڕازیە بێت چونکە ڕوونە ئەوەی 2015 هیچ بەدڵ نییە و پێی وایە با بڵێن یەکێکە لە خراپترین گەمژانەترین ڕێککەوتانی لەگەڵ ئێرانە کراوە چونکە وای کرد ئێران پەلوپۆی زیاتر بەسەر ناوچەکەیە بهاوێت تۆ پێت وایە چ جۆرە ڕێککەوتنێک لای ترەمپ ڕێککەوتنی دڵخوازە ئەوە زانیمان ئێران هەوڵەیە بەرنامە ئەتۆمیەکەی بهێڵێتەوە چونکە پەیوەندی بە هەژمون و مەسلەی دەسەڵات و بەشداریکردن لە هاوکێشە سیاسیەکانی ناوچەکەەوە هەیە بەڵام ترەمپ چی؟ ترەمپ ئەوێ گرێنتی وەربگرێ بەوەی کەوا ئێران بە هیچ شێوەیەک دەستی ناگا بە چەکی ئەتۆم لای ترەمپ خۆتەزانی کاکڕنج هێڵی سوور نییە ئێمە لە خولی یەکەمی ئیدارەی ترەمپا بینیمان ترەمپ چوە کۆریای باکوور یعنی ترەمپ هەتاوەکو ئەم ڕادەیە چوو کە هیچ سەرۆکێکی ئەمریکا ئەمەی نەکردووە ینی ئامادەیە ئێستا بەڕای من هەتا بچێتە تارانیش ئەگەر نەتەنیاهۆ ئیسرائیل ڕێگەی بدەن بەمەرجێک ئێران دەستبەرداری چەکی ئەتۆمی بێ بەمەرجێک ئێران هەوڵدا خۆشگوزەرانی وەکو وڵاتانی کەنداو یعنی ئێستا نمونەی وڵاتانی کەنداومان لە پێشە یاخود کۆریای باکوور و باشوورمان لە پێشە کۆریای باشوور چەندە لە ڕووی چونکە هەوڵی نەداوە چەکی ئەتۆم بەدەستبێنێ لە ڕووی تەکنۆلۆژی لە ڕووی ئابووری یعنی یەکێکە لە ئابووریە بەهێزەکانی جیهان و کۆریای باکووری شەبینین کە چونکە گرنگی بە دروستکردنی چەکی ئەتۆم و بەرەو پێش ینی سیستەمەکی شمولی وای هەیە کە بەڕاستی ئابووریەکەی زۆر لاوازە ینی خەڵک بە جۆرێک دەژی کە دوو جیهانی جیاوازن لە نێوان کۆریای باکوور و باشوور بە هەمان شێوە لەمبەر و ئەو بەری ئەوەی کە پێی دەڵێن کەنداوی فارس یاخود کەنداوی عەرەب ینی لەمبەر کە وڵاتانی کەنداوە خۆتەزانین چ ڕفاهێتێکیان هەیە بەڵام هەمیشە دێوەزمەی ئێرانیان هەیە کە ئەگەر دەستی بکە بە چەکی ئەتۆم یاخود ئێران سەخڵەت بکرێ ئەمە مەترسی لەسەر ئاسایشی کەنداو دروستە بێ ئەم پێشکەوتن و ئەم ڕفاهێتێک کە لە وڵاتانی کەنداو هەیە ئەمە نامێنێ بۆیە ترەمپ دەیەوێت کە ئێران دەڵێ ئێران وڵاتێکی دڵگیرە ئێران وڵاتێکی جوانە و ئێران خەڵکی ئێران خەڵکێکی باشن دەمەوێت خۆشگوزرانیان هەبێ مەبەستی ئەوەیە کە واز لە بەرهەمهێنانی چەکی ئەتۆم بێنن فەرمونون ئەو سەروت و سامانی کە هاتانە لە خۆشگوزرانی خۆتان بەکاری بێنن و دڵنیام لەوە کە ئەگەر بێت و ئێران دەستبەرداری ئەم بەرنامە ئەتۆمیی بێ ترەمپیش دێتە پێشەوە و ئێران لەژێر ئەم استراتیژی ئەو پڕی فشال هەڵدەگرێ و بەمەرجێ ئێران ڕێز لە سیادەی ئەم وڵاتانش بگرێ ڕێز لە سەروەری وڵاتان بگرێت دەسوەردان نەکا و بچێتەوە ناو سنوورەکانی زۆر بە کورتی بۆی دواترنەیە وڵاتێک کاروخ لەبارەی ئیسرائیلی شۆ قسەم بۆ بکە ویستت قسە بکەی ئیسرائیل لە عومان نەبوو بەڵام بە دڵنیاییەوە لەم پرسەیە یەکێکە لە کارکتەرە سەرەکیەکان و مەترسی زۆری هەیە زۆر بە کورتی پێم بڵێ بۆی دواترنەیە وڵات بڵێ ئیسرائیل داینەمۆی گەرمکردنی ترەمپە بەرامبەر بە ئێران ئیسرائیل دەیەوێتەوە بەڕاستی بە هیچ شێوەیەک ئەوەی کە ئیسرائیل ئێستا دیکومنتی دەستکەوتەوە خۆتان نەزانن ئیسرائیل و نەتەنیاهۆ زۆر ڕشدن لەسەر ئەوەی کەوا ئێران جددیە لە بەرهەمهێنانی چەکی ئەتۆم و ترەمپیان ئاگدار کردوتەوە و بەرنمەیەکی چڕ و پڕ ئەوەی کە باز دەکرێت دانراوە بۆ ئەوەی کە هەتتا بنکە ئەتۆمیەکانی ئێرانیش دیاری کراون ئەگەر 100 مەتریش لەژێر زەویدا بن دیاری کراون کە چۆنی هێرشی بکرێتە سەر هێرشێک کە کەمەرشێن بێ کە گورزی جەرگ بڕ بێ بۆی ئێکەوە ئێران لە پەلوپۆ بخەن و ینی ئەگەر بە ئاشتینەیەتە ڕێ بە گورزی کەمەشکێن بەرنامەی ئەتۆمی ئێران بە تەواوی تێک بشتێنن بەڵام ئێرانش ئەگەر ڕێکەوتنی بێ کاکڕەنج ئەخیر کۆمنت ئەوەیە دەبێت تۆزێک لەم دروشمە بریقەدارانەی دابەزێ وەکو ئەوی کە دەیگوت ئەمریکا شەیتانی ئەکبەرە وەکو ئەوی کە بە هیچ شێوەیەک ناچین دانوستان لەگەڵ ئەم بڕێم ئەم وڵاتەی کە ئێران بە وێنەیەکی ڕەشی بۆ ئەمریکا کردووە ینی لە ڕووی سیاسەتی نێودوڵەتی لە ڕووی بڵێن دیبلۆماسیەت مەفروزە ینی ئێرانیش تۆزێک لەم سەقفە کە دیاری کردووە بەرامبەر یاخود لەم تێڕوانینەی بەرامبەر بە ئەمریکا وەکو شەیتانی ئەکبەر و ئەمانە تۆزێک ئەم شیعارەتە بەڕاق و ئەم دروشمە بریقەدارانە زۆر لێ بێنێەوە وەکو ئەرزی واقع مامەڵە لەگەڵ ئەمریکا سپاس دەکەم دکتۆر ئارش زۆر بە کورتی باسی ئیسرائیلم بۆ بکە لەم نێوەندەیە لە چوای ویست و گفتوگۆ و با بڵێن پێشهاتەکانایە بە دڵنیاییەوە تایەتی بەڵام یەک شتیشم پێ بڵێ بژاردەی شەڕ کەی ئەبێ بە بژاردەیەکی با بڵێن ئەوەی کە ئیتر دەستی بۆ ببرێتەوە هەروە کە پێشتر باسم کردە و مەسئلەیە بۆ ئیسرائیل زۆر حیاتی ترەتە ئەمریکا ئەم زانی ئەو موشەکانی کە ئێران هەیەتی ئەو مەترسیانەی کە ئێران هەیەتی زۆر بۆ ئەمریکا گەورە نین لە بەردووە کاریەکەم ئەوەی کە ئەو شتێکە پێ دەڵێن هەوملاند یان ناو ئەمریکا
ئەوانە ناتوان مەترسی بن بۆ ئەوێ و دوو هەم لە ناوچەکەشدا ئەمریکا خۆی بەو ڕێژەی کە پێویست بێتوانانی لە خۆی بەرگری بکات و ئەوانە ناتوان بە مەترسی ئەوەندە ئیمکانیاتی هەیە لە ناوچەکەدا کە بتوانە بەرگری لە خۆی بکات بەڵام ئیسرائیل لەزانێت کە ئەمانە مەترسین بۆ سەر ئەوە مەترسی جدین و مەترسیەک ئەزانی ئیسرائیل وڵاتێک نییە کە زۆر گەورە بێت وڵاتێکی زۆر چکۆلەیە ئەگەر کۆمەڵێکی زۆر موشک هەمووی پێکەوە لە ئێران بنێردرێ بۆ ئیسرائیل و ئیسرائیل تەنیا تەنانەت بتوانێت 90% و موشکانش پێشیان پێ بگرێەوە 10% و موشکانە لە شارەکانی ئیسرائیل بدەن ئەوە قەیرانێکی مرۆیی زۆر زۆر گەورە سازەکات وە ئەمە بۆ ئەمریکا گرنگ نییە دکتۆر ئارش بۆ ئەمریکا گرنگە ئەمە پێویستە بۆ هەر ئینسانێک گرنگ بێت وەکو ئینسان مرۆ وەکو مرۆڤایەتی بۆ ئەمریکاش گرنگە هەم وەکو مرۆڤایەتی و هەم وەکو بەرژەوەندی بەڵام ئەوەندە کە ئیسرائیل هەست بە مەترسیەکە ئاکات ئێستا ئەگەر جەنابەت کەسێکی شارۆمەندی خەڵکی ئیسرائیل بوویتایە و لەوێ بوویتایە بە شێوەی شەوانە ڕۆیی هەست بە مەترسیەکە کرد بەڵام ئەگەر شارۆمەندێکی شارۆمەندێکی ئەمریکا بوویتایەوە لە واشنگتن دیسی بژیتایە ئەوەندە بە شێوەی شەوانە ڕۆیی هەست بە مەترسیێران نەدەکرد بۆ ئەوە کاریگەری لەسەر ڕای گشتی خەڵکەکە هەیە لەسەر سیاستەکانیان هەیە زۆر بە کورتی پێم بڵێ بژاردەی شەڕ کەی لە ئارایە بێ زۆر بە کورتی باڕی من بژاردەی شەڕ کاتێک لە ئارا دەبێت کە وتوێژەکان بە تەواوەتی شکستیان هێنابێت بارودۆخی ناوخۆی ئامریکا گونجاو بێت بۆ مەسلەکە و بارودۆخی نێونەوڵەتیش گونجاو بێت بۆ بابەت باس دەکەم دکتۆر ئارش ساڵح لێکۆڵەری سیاسی لە واشنگتنەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس کارو خۆشناو سەرۆکی ئینستیتیوتی توێژینەوەی ئەمریکی کوردی ئەوەش لە هەولێرەوە لەگەڵ مابوون هەولێری پایتەخت گەلێک سوپاس بۆ ئێوەش دەستخۆش بەردوعا